بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. من ناوم علي صادق إسماعيل، ما مسامى لكوليج زانسة إسلامية، كان اختصاص فرمودية لخزمتان دەبم بۆ پێشکەشکردنی بابەتێک بە ناونیشانی مێژووی فەرموودە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم تا ئیمامی بوخاری. لە محاضەرەی ڕابردوو ئەوانەی کە ئامادە بوون فەسلی یەکەممان باس کرد. طبعا ئەوە کتابێکە، هی مامۆستایەکی زۆر بەرز و بەڕێز، یەکێکە لەو کتابانەی کە خوای گەورە وا هەز دەکەن قبولی لۆ نووسیوە، چکە لە ماوەیەکی کەم هەتا ئێستا 7-8 تەبعەی لێکراوە و تەواویش بووە و نەماوە لە بازاڕەکان. بۆیە مامۆستایەک خولێکمان کردەوە، قسەیەکی زۆر جوانی کرد، دکتۆر فەهد خالیدی، گوتی ئەو کتابە قسەکەی زۆر جوانە لۆی لێرە بازن، گوتی وەکو درۆنێک وایە، درۆنێک کامیرەی پێبێتن لەسەر مەدینە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، شێوازی فەرموودە لە هەر سێ قەرنەکە لۆمان بە وازحی کۆڵان بە کۆڵان هەمووی بە جوانی باز دەکا. کۆڵان بە کۆڵان لۆمان باز دەکاتن. لە محاضەرەی ڕابردوو باسی فەرموودەمان کرد لە پێغەمبەرەوە بۆ سەحابە، ئەو جارە لە سەحابەوە و فەرموودە چۆن گەیشتە تابعیەکان لۆتان باز دەکەن. بەڵام لەبەرەوەی لەوانەیە هەندێک لێرە نەبن، بە سەریعی لە ماوەی 5 خولەکێک محاضەرەی ڕابردوو کە چیمان باس کرد لە 2 مانگ پێش ئێستا بووە بزانم، باسی ئەوەمان کرد، گوتمان ئەو کتابە باسی دوو شت دەکاتن، تەکید لەسەر دوو شت دەکات. یەک، ئایا فەرموودە بە تەبیعیەتی خۆی لە سەردەمی پێغەمبەرەوە تا ئیمامی بوخاری گەیشتووە بە شێوازێکی تەبیعی بووە، یان ئەو فەرموودانەی ئێستا هەیە لە قەرنی 3 مەجموعە نەفەرێک دروستیان کردووە و داویانەتە پاڵ قەرنی 1 و سەحابە و پێغەمبەری خوا. ئایشتی ئەوها ڕوودەدا؟ ئەگە فەرموودە بە تەبیعیەتی خۆی ڕۆیشت بێ، ئایا کەسانێک هەبوونە چاودێری فەرموودە بکەن، ڕەخنە لە فەرموودە بگرن، ڕەخنە لەو کەسە بگرن کە فەرموودە ڕیوایەت دەکا؟ لە باسکردنی ئەو بابەتە ئەو دوو خاڵەمان بۆ بەدەردەکەوێ و دەگەینە ئەو نەتیجەی کە فەرموودە بە تەبیعیەتی خۆی هاتووە، ئەو فەرموودەی لە سەردەمی پێغەمبەر بووە هامان ئەو فەرموودەیە کە لە سەردەمی ئیمامی بوخاری بووە. و بۆ ئەوەی بۆمان مطمئین بین ئەو فەرموودانە غەش و حیلە و فێڵی تێدا نەکراوە، مەجموعە کەسێک هەبوونە چاودێر بوونە، پێیان دەگوترا عولەمای نقاد، عولەمای جەرح و تعدیل، ئەوانە لە سەحابە هەبووە، لە تابعی هەبووە، لە تابعی تابعی هەبووە، لە سەردەمی ئیمامی بوخاریش هەبووە و هەتا ئەمڕۆژ لا یەزال ئەو بابەتە بەردەوامە. بۆیە لە فەسلی یەکەم باسی چیمان کرد؟ یەکەم، طبیعیەت تەلەقی الصحابة الحديث عن النبي، سەحابەکان بە طبیعیەت حەدیثیان لە پێغەمبەری خوا وەرگرت. لە فەسلی دووەم باسی سەحابەمان کرد، سەحابە کێیە، بۆ هەندێک سەحابە فەرمودیان زۆر ڕیوایەت کردو و هەندێک کەمیان ڕیوایەت کردووە، ئەسبابەکانی چ بوون. لە فەسلی سێیەم، مەبحەسی سێیەم، بۆ ئێمە سیقەمان بە سەحابە هەبێتن، دوو خاڵمان باس کرد، دوێ ئێستا دێن ئەویش بە سەریعی باز دەکەین. لە خاڵی مەبحەسی چوارەم، طبيعية روايات مظاهر طبيعية في روايتهم للحديث بعد وفاة النبي. صحابة كان أوانش بهمان شوا حديثا بطبيعية خويا روايات كرد بو لباش وفاة پیغمبر خوا. لا مبحثي توارم باسي أو مان كرد، قلت مان سلطي نقدي هبوا، سلطي نقدي لنا وصحابش هبوا و بە هەموو شتێک قبول نەکراوە و تەکیدات کراوەتەوە و ڕەخنە گیراوە، سەحابە ڕەخنەی لە سەحابە گرتووە، تابعی ڕەخنەی لە سەحابە گرتووە و ئەو شتە بە ئەو. لە بابەتی طبیعیەت لە وەرگرتنی فەرموودە کە هەندێک ئیشکالی لۆ حەل دەکردین، یەکێک لەوانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیجباری نەدەکرد سەحابەکان ئیلا دەبێ هەموو ڕۆژێک سەعات ئەوەندە لە خزمەتی پێغەمبەر دابن. نە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری لێکرابە، جوابی دەداوە،
وكان رسول الله صلى الله عليه وسلم يتخيرنا بالموعظة كراهة السآمة علينا أولوي بيزار نبين هم وقت قصيبونا ذكردين وطبيعيشا كمجالس كان إجباري نبي كسيشي قوري وشي إمام عمر كسيشي قوري وكو أبو بكر الصديق بردوام لقريب خزوري باعتادي سوى تناو مالي هندك فرمودا نزانيتا لبابتي السدس آية جدة سدوسي ببردكويانا برشار للصحابة دكاتن بو چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیگوت بۆ ئەو بەکری سەدیق هەر کاتێک قسەم کرد ئەتوو دەبێت لەوێ حاضر بی و شتەکان بنووسیە و ئەوەی بکەینە زۆر اعتیادیە حەدیثێک لەلای ئەبوو هورەیرە هەبێتن لەلای ئەو بەکری سەدیق نەبێ و خاڵێشکەمان باس کرد گوتمان سەحابەکان بەبێ تەکەلوف حەدیثەکانیان ڕیوایەت دەکرد یعنی زۆریان لە خۆیان نەدەکرد یان هەموو شتێک ڕیوایەت نەکەن حەدیثەکە ئەگەر زەرری بۆ خۆشیان هەبوایە ڕیوایەتیان دەکرد بۆ نمونە ئەبوو ذەر حەدیثی ئەومان لۆ ڕیوایەت دەکات ئینەکە امڕؤ فیکە جاهیلیە ئەتوو صفاتی جاهیلی تێدایە ئەگەر مەسەن برێن ئەوانە ڕازگۆ نەبانایە دەبایە ئەبوو ذەر ئەو فەرمودەی ڕیوایەت نەکرێت دەبایە دایکمان عایشە فەرمودەی غیرەی خۆی لە دایکمان حەفسە مەسەن برێن ڕیوایەت نەکردبایە کە بووە سەبەبی هاتنە خوارەوەی سوورەی تەحریم خاڵێشکە لە تەبیعیەت نووسینی فەرموودە ئەساسی نەبووە نووسین هەبووە بەڵام خاڵێکی سەتاسەد پاڵپشتی کراو نەبووە ئەویش ئەسبابی خۆی هەبووە بەڵام هەر کەسێک داوای لە پێغەمبەر کردبێ ئەو شتە بنووسم پێی گوتووە بنووسە سەحابە هەبووە شتی نووسیوە بەڵام زیاتر تەئکید لەسەر حیفظ کراوەتەوە یەکێک لەو ڕخنانەی لە فەرموودە دەگیرە دەڵێن خۆ فەرموودە نەنووسرایەتەوە لە سەردەمی پێغەمبەری خوا ئەوە غەڵەتە ئەوە وەکو برێ تەلفیقە یەک فەرموودە نووسرایەتەوە ئەتو ئایا حفظی فەرموودەت دەوێتن یان نووسینی فەرموودەت دەوێت مەرج نییە فەرموودە ئیلا ئەگەر نووسراوە حفظ بێتن ئەسڵەن مەشاکیلی نووسین لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بووە بۆ چونکە نوقتە نەبووە فتح و زەممە و کەسرە و ئەوانەش نەبووە ئەتو وەرە شتێکت بۆ لێر دەمەسم ئەوانە نوقتەکانی هەموو ڕەش دەکەمەوە ئەوە البخاری بە نەجاریش دەتوانی بیخینیەوە وەنیە ئێستا نووسمان إلى الإمام البخاري آية إلى الإمام يعني إلى الأمامة ونيا بخارية يعني نزارية ونيا من النبي دتواني أجر أو نقطة لا بي دتواني بك من الشيء ونيا إلى سردمي في غنبري خاص صلى الله عليه وسلم أو نقطة يعني كواتا أجر تنها اعتماد لسردمي في غنبر لسنوسين بوايا جورتين إشكال من أو أبو شيء فرمود الراسة كي بتشون لزاري في غنبري خاص صلى الله عليه وسلم هاي تدري بيمان بريتن كواتا أقصي الراسنية كأصلاً هەندێک کەس هەبووە کە شتیان نووسیتەوە لە بیریان چووە لەبەرەوەی اعتیمادیان لەسەر نووسین کردیە با بە سەریعی بڕۆین باسی خوتبەمان کرد ئیشکال چونکە هەندێک دەڵێن وڵا خوتبەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەدلی ئومەویەکان نەبووە لێ ڕاویەکان نەیان نووسیتەوە کاکە لە چێتان هینە بینن ئەوانە مادەم بەدلی ئومەویەکان نەبووە بین بە ئێمەش بڵێن با بزین وایە ئەگەر وای باسی خەبەوانە نەکەن کە دوای چێ دەرێ فەرموودەکانی خوتبەکانی پێغەمبەری خوا نووسێتەوە خوتبەکانی پێغەمبەری خوا وەکو ئەو خوتبانەی ئێمە نییە کە نیو سەعات قسەی دەکەن کانە کەلیمات یەسیرات چەند کەلیمەیەکی کەم بووە یان جاری وایە بەس قورئان بووە وەکو هیشامی ئەنساری دەڵێتن سوورەی قافم لە زاری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبەر کرد دوایی ضرور نەبووە لە سەردەمی پێغەمبەری خوا سەحابە خوتبەی پێغەمبەری خوا بۆ سەحابەیشکە بجێڕتەوە دوای خوتبەیان جێڕاوەتەوە مەسەن لەوانەیە بۆ نمونەدا بنەی فرمودەیەک من غەشە فەلەیسە منی پێغەمبەر خوا لەسەر مینبەر باسی کردبێ کەسێک بیندراوە کە غەشی کرد وتێتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ من غەشە فەلەیسە منی بەڵام ضرور نەبوو بڵێ پێغەمبەری خوا لەسەر مینبەر ئەو قسەی فەرمووە بەڵام لەگەڵ ئەوەشدا خوتبەکانی پێغەمبەری خوا لە کوتوبی ستە هەمووی کۆکرایتەوە لە چەندین کتابی معتەمەد کە ئەو گومانەش ڕەت دەکاتەوە کەواتە ئێمە دەبێت لە طبیعیەتی سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تێبگەین ئەوجا ئێمە بۆ سیقەمان بە سەحابە هەبێ 120,000 سەحابەمان هەیە لەو 120,000 سەحابەیە 12,000 سەحابە تاریخ حیاتیان هەیە تەرجەمەی حیاتیان کراوە لەو 12,000 2,000یان ڕاوی حەدیثیان ڕیوایەت کردیە کەواتە ئێمە پێویست ناکە بچین 120,000 سەحابە بڵێن ئایا ئەوانە عەدالەتیان هەبووە یان نا ئێمە دێن ئیشەکە ئاسان دەکەین و دەیکەینە سفرێک لا دەبین دەکەینە 12,000 ئەو 12,000ش
یەکەکەی لا دەبین لەگە سفرشکات دەکەینە 2000 لەو 2000ش ئاسانتری دەکەینەوە 200یان لەو 2000 حەدیسەکانی پێغەمبەریان جێراوەتەوە 1800ەکەی دیکە ئەوە قسێشی دقیقە ئاگاتان لێبێ 1800ەکەی دیکە هەمان حەدیسی ئەو 200یان دووبارە کردیتەوە کەواتە ئێمە 200مان هەیە لە ژیاننامەی ئەو 200 دەکۆڵینەوە چونکە یەکێک لە گومانەکان دەڵێ چێ نارێ یەکێک لەو سەحابانە منافق بووە کاکە منافقەکان هەمووی دیار بوون ناوەکانیان زاندرا بوو لە لای یەکێک لە سەحابەکان ناوەکان لۆ زاندرا ئەی ئاەت لۆ دێ باسی منافق دەکاتن ئەدی ئەوانەی ئەو 300ی لە غەزوەی ئوحود گەڕانەوە سەحابەکان چای خۆیان گرتبوونیان دەزانی چێنە ئەوانە هەموو خزم و کەس و ناسیار و دەوروبەری خۆیان بوون لە تەبوک ئەوانەی نەچوونە ئەوە یان نەخۆش بوون نەچوونە معرەکە یان نەخۆش بوون یان ئەو سێ نەفەری خۆی گەورە لێیان خۆش بوو یان ژن و ئافرەت و ئەوانەی کە جیهادیان لەسەر نییە یان منافق بوون ئەوانەی نەخۆش بوون دیارن ئافرەتەکانیش دیارن ئەو سێ نەفەرش دیارە ناوێن کەواتە ئەوان کە منافقن کەواتە سەحابە و تابعی حەدیثیان لە منافق ڕیوایەت نەکردووە گوتمان 200مان هێلەوە ئەوزە ئەو 200ی دین دەکەینە 17 کەس 17 سەحابی دوو لەسەر سێی فرمودەکانی پێغەمبەری خوا کە لە کتوبی ستە بە صەحیح هاتووە 17 سەحابە ڕیوایەتی کردووە ناوی 17 سەحابەکەش موجودە و هەیە حەفتیان ئەصحاب الألوفیان پێدەرێن ئەبوو هورەیرە کە 5374 حەدیثی ڕیوایەت کردبوو ابن عمر 2630 ئەنەس 2286 دایکمان عایشە 2210 ابن عباس 1606 جابر 1540 ئەبوو سعیدی خودری 1170 طبعا تیری گەورە لە ئەبوو هورەیرە دەگیرێتن ئەبوو هورەیرە مەشهورە دەڵێن 5000 ئەو قسوور 374 حەدیثی ڕیوایەت کردیە طبعا ئەوە بە مکرراتەوە بەڵام بەبێ مکرر 1800 لێکۆڵینەوەی کراوە لە ساڵی هەفتایەکان ڕیسالەیەکی ماستێرەیان دکتۆرایە کابرا پیاوێک باحیسەکە گەیشتە ئەوەی کە ئەبوو هورەیرە تەنها 200 حەدیثی تەفەڕوت کردیە یعنی لە لای ئەبوو هورەیرە هەیە لە لای سەحابەکان کە نییە لەو 1800 یان لەو 5000 بە مکررەوە لە 2010 کەسێشکە ئەوەی کردووە بەحثێشکەی کردووە لۆی بە دەرکەوتووە نەخێر ئەو عەدەدە نییە ئەو 200 نییە بەڵکو 84 حەدیثە بۆ ئەو فەرقە پێیا بوو چونکە ئەو کاتە لە هەفتایەکان هەندێک کتێب هەبوو طبع نەکرابوو نەهات بووە پێشچاو ئەوە نەبوو مەسەن هەر مەخطوطە بووە ئێستا کە ئەو کتێبانش کە کتوبی متونی پێدەگوترێ کە تەڵک دەرکەوت نەخێر ئەوەندە عەدەدە زۆرە نییە 200 نییە 84 دکتۆر ئەنەس سەرمینی لە 2025 بەحثێکی کردووە لەسەر ئەو 84 حەدیثەش دەرێ لۆم بە دەرکەوت ئەبوو هورەیرە یەک حەدیثی تەفەڕودی نییە هەمووی دەچێتەوە ژێر ئوسولی دیکە یان لە لای ڕاویشت کە هەیە یان دەچێتە سەر ئەسڵێک لە ئوسولی دین ئەو حەدیثانەی کە لای ئەبوو هورەیرە هەیە کەواتە بۆ سەحابەیەک زۆر حەدیث ڕیوایەت دەکا و سەحابەیەک کەم حەدیث ڕیوایەت دەکا سێ عاملمان هەبوو شەخصیە کەسەکە بەخۆی حەزی لە ڕیوایەتی حەدیث هەیە حەزی لە ڕیوایەتی حەدیث نییە هەیە خەریکی ئوموری خلافەت هەیە خەریکی جیهادە هەیە ئەبوو خالیدی کوڕی وەلید گلی لێ ناکرێت چونکە خەریکی حەدیث نەبووە بەڵام ئەبوو هورەیرە تایبەت خەریکی ئەو بابەتە بووە و لە ڕابردوو باسمان کرد وڵاهی نازەم لەکنە من ئەو لاپەڕەکەی گۆڕایە لەکنە من سێزدەیە وزە نازەم ئەوە عاملی شخصی عاملی زەمەن ئەبوو بەکری سەدیق زوو وەفاتی کردیە حەدیثی کەم ڕیوایەت کردیە بەڵام ئەبوو هورەیرە لە 57 وەفات دەکات 47 ساڵ پاش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەریکی حەدیث دەبێتن ئەوە گلەی لێ ناکرێتن و هەروەها عاملی مەکانی ئەوەی لە شوێنێک وەکو مەدینە یان وەکو کوفە یان وەکو بەسرە مستەقیر بوو بێتن نەجوولا بێتەوە لە شوێنە سەفەر و ئەوەی زۆر نەبوو بێ ئەو طبعا دەبێت حەدیث زیاتر ڕیوایەت کات لە کەسێک کە وەکو عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص کە لە بینی طائف و مەدینە و شام و ئەوانە هاتوچۆی زۆر بووە لەگەڵ میسر و ئەوانە بۆیە کە مستەقیر نەبووی تەڵەبەکانت لەگەرت نامینێنەوە کەواتە یان تەبیعەتی ئەو مثلا حەزی لە مەسائلی زوهد و تەقوا و ئەوانە بووە نەک زیاتر لە بابەتی علمی ئەو جا گوتمان چۆن سیقە بە سەحابە بکەین یەکێک لە عواملی تاریخیمان باس کرد ئەویش ئەوەیە گوتان کاکە سەحابەکان شەڕیان کردووە چۆن سیقەیان پێ بکەین گوتمان لەبەر ئەوەی شەڕیان کردووە سیقەیان پێ دەکەین بۆ چونکە ڕاستە شەڕیان کردووە بەڵام درۆیان نەکردووە لە فەرموودە نەک سەحابە درۆی نەکردووە یەک سەحابی نییە لێی سابوت بێ کە فەرمودەیەکی هەڵباستی بێ نەک سەحابە تابعیشتی وهای نەکردووە
عاملی دینیمان باس کرد کە قورآن فەرموودە هەمووی بازەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سیقەی پێبوون پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوانی دەنار لە ڕۆی حفظیشەوە سەحابەکان هەمووی جێی سیقە بوونن و منەمان بە ئەبوو هورەیرە هێناوە عەبدولمەلیکی کوڕی مەروانە والله ئەعلەم امتحانی دەکاتن ئەبوو زەعەی کاتیبیتی دەڵێ ئەبوو هورەیرە دێنم پرسیاری لێ دەکەم ئەتوش لە پشتی پەردەوە شت بنووسە دەن حەدسی شتە دەینووسی پاش ساڵێکی دیکە بانجی دەکاتەوە دەڵێ بڕۆ تەمەشای ئەو شتە بکە کە هەمان پرسیارەکانی پاری لێ دەکەمەوە دوای کە ئەبوو هورەیرەی بەڕێ دەکەن دەڵێ کوو بوو دەڵێ واللهی وام هەز دەکرد ئەو کتابە لە لای ئەوە قڵ بە قڵ دەیخینێتەوە یەک حرفی غەڵەت نەکرد یەک حرف چییە ئەو پرسیارانی پار لێت کرد کە نووسی بوومەوە ئێستا کە لێت کردەوە حرف هەمووی وەکو خۆی گۆتەوە وام گومان دەبرجاری وایە کە ئەوە لە لای خۆیتی وا دەیخینتەوە کەواتە ئەوانە حیفزیشیان بەقوت بوو ئیبن عەباس شعرێک لەبەر دەکات 45 بەیتە ڕخنەی لێ دەگرن دەڵێن کاکە ئەو شعرت لۆ لەبەر کرد ئەو شعرە باسی دڵداری و ئەوانەی تێدایە باسی نوعمە ئافرەتێکە شاعرەکە ئەوەی بووە ئەوجا گلەی لێ دەکات دەرێ ئەو شعرە باسی ئەوەی دەکاتن دەبایە ئەتوو باست نەکردبایە ئەوش دەڵێ نا یەک جار لێیان خوێندیتەوە دەڵێ نا باسی ئەوەی ناکە ئەو هانیە بەیتەکەی لۆ ڕاست دەکات و دەرێ ئەو هەیە مع العلم یەک جار جێی لێ بووە چەندین سەحابەی دیکەمان هەیە صحیفەی جابریان بە یەک جار مەسەلەن لۆ خوێندیتەوە و لەبەری کۆکەواتە ئەوانش حیفزیان بەقوت بووە وەکو ئێستا نەبووە ئێستاش نەفەری تاکتاکمان هەیە بەو شێوەیە کە مەسەلەن برێن حیفزیان بەقوت بێ کەواتە لە دەرسی ڕابردوو ئەو شتانەمان باس کردووە هاتین باسی مەظاهیری طەبیعیەتمان کرد گوتمان ئافرەت لە سەردەمی سەحابە زۆر بوو چونکە حەدیث لە ڕووی ئیجتیماعیەوە بەڵاو دەبووە نەک لە ڕووی مەجالیسەوە لە زمانی ئیمامی مالیک ئافرەت کەم بوویەوە لۆ چونکە حەدیث بەڵاو بوونەوە هاتە ناو مزگەوت پێشتر لە ناو ماڵان بوو باسی سوڵتەی نەقدیمان کرد لە سەردەمی کیباری سەحابە ئیمامی عومەر بوو مەسەلەن برێن ڕخنەی لە ئەبوو موسای ئەشعەری گرگوتی ئەو حەدیثە لەکوێ هێناوە بڕۆ بەڵگەم لەوە بێنەوە شاهید لەوە بێنەوە ئەوش چووە ناو مزگەوت وتی کاکە ئەنسارەکان فریام کەون لە دەست ئیمامی عومەری قوتارم کەن ئەوە داوای بەڵگە دەکاتن چی دیکە وەکو من جێی لە حەدیثی ئیستیزان بووە وتیان لا يشهد عليه إلا أصاغرنا والله إلا صحابەی گسکەت لە گەدەنێرین ئەمە هەمومان جێمالیەوە بەڵام یەکەشی گسکەت لە گەدەنێرین ئەبوو سعیدی خودریان والله أعلم لەگەرنار شاهدی دا ئەوزە ئیمامی عومەر ئەوە منهەجی تەثەبوت بووە لە ناو سەحابە لە سەردەمی ئەواسیتی سەحابە دایکمان عائیشە ئەوە ئیمامی زەرکەشی هەر کتابێکی لە سەردانەوە لەسەر ئەو ڕخنانەی دایکمان عائیشە کە لە سەحابەکانی گرتووە الإجابة لما استدركته لإيراد ما استدركته عائشة على الصحابة هرچی ئەحادیثەکان هەیە هەمووی کۆ کردوتەوە کە ڕخنەی لە ئیمامی عومەر گرتووە گوتیتی ئێوە ئەو حەدیثەم لۆ ناجێڕنەوە لە دوو نەفەر بەخۆی و ئیبن عومەر من كذابين لكن السمع يخطئ پیغمبر خدا صلی الله علیه و سلم هاي نگوتیه گوتیتی ان الميت لا يعذب ببكاء اهله عليه نه اوان غرت گیشنا او بلای قبر يهودي داسو گوتی انهم لا يبكون وانه لا يعذب باسي قبر يهودي بو باسي مسلمانيه سلو ايات دكن ولا تزر وازره وزر اخرى ذاك من عائشه كرخنا لامام عمر بقري يعني رخنا ل ابن عباس وابن عمر وانا خاطري اوان هرناغري أوجا سعيد كر مسيب كتابعية رخني لصحابة دقرت كواتا حديث أو هابا آساني مجتمعي شي سادة نبوينا هرتي بقوتري قبول بكن سعيد كر مسيب رخني لابن عباس قرت يلا مسألة كتايبة ببلشي ابن عباس كميموني خزاني بيغمبري خوايا أو دي قد رأي وابو كبيغمبري خوايا صلى الله عليه وسلم لعمرة القضاء صالح حفتي دكا هجرت پیغمبر خوا میمونی پلشیوی که خوشی فضل بو که با اقتراحی فضل میمونه با فضلی گوتی اتو بم ده چه امر رازیمه فضلیش با مردی خوی گوت امام عباس گوتی امنیش اتوم کرده وشیل اتو میمونه بده چه رازیمه که پیغمبر خوا صلی الله علیه و سلم هاتم مکه گوتی لو میمونه مارناکی امرکی لدست منه امن بیده ما هر چی راضیه پیغمبر خوا راضی بو چه شکل لیره لسیه ابن عباس دله ئەوە پلکی خۆم بووە چاک دەیناسم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەژێر ئیحرام بوو کە مارەی کرد
سعيدی کوڕی موسەیب ڕخنەی لێ دەگرێت دەرێ غەڵەتی ئەتوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئیحرامیشکان ئەو زەمارەی کرد کەواتە تابعی ڕخنە لە سەحابە دەگرێتن لە شتێک کە تایبەتە بە خانەوادەی خۆیان تایبەتە بە پلچی خۆیان بەڵام بەڵگەی سعیدی کوڕی موسەیبش بەقووەتە ئەویش حەدیسەکەی لە شێ وەرگرتووە لە کەسێک کە ئەوش هەر مەیمونە دەبێتەوە پلچی بەڵام لە لای لە سەرێشی دیکەوە ئێستا ئەوە لە دەرسی ڕابردوو باسی ئەو بابەتەمان کرد نازم دەبێت زۆر بەسەری بڕۆنەگەنە فریان ناکەوین دەین باسی منە الصحابە إلى التابعین ئەی سەحابە چۆن فەرمودەیان گەیاندە تابعیەکان ئێمە باسی سێ شار دەکەین سێ شار کە دوو لەسەر سێ فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو سێ شارە بەڵاو بوویەوە مەدینە کە منبعی عیلم بووە کوفە لەگەڵ بەسڕە باسی ئەو سێ شار دەکەین و ئەو سەحابانی کە چوونە ئەوێ چۆن جیلێکیان لە تابعی دروست کرد و ئەو تابعیانش چۆن حەدیثیان گەیاندە پاشە خۆیان أهم عنصر في نشاط المدن الحديثية خارج المدينة النبوية دوو خاڵمان هەبووە یان ئەو سەحابەی لەوێ خەریکی زانست و عیلم بووە وەکو ئیبن مەسعود لە کوفە یان تابعیەکان زۆر حەز و ئارەزویان لەوە بووە کە عیلم لەو سەحابەیە وەربگرن کەواتە یان سەحابەکە عامل بووە یان تابعیەکان بۆ نمونە ئیبن مەسعود کە دەچێتە کوفە بەخۆی مەجالیسی عیلمی هەبووە و حەدیثی نەشر کردووە لەوێ کە حەدیث زۆر دەبێتن ئەوە خاڵێکی طبیعی و ئەرێنی و خلافی واقع نییە بەڵام عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص لەبەر ئەوەی لە شارێک جێگیر نەبووە لە بینی تائیف و میسر و مەکە زۆر هاتوچۆی کردیە ئەوە تەمەشا دەکەین حەدیثی زۆر لێ ئەوە نەکراوە نەشاطی تابعی تەمەشا دەکەین لە کوفە قوتابیەکانی ئیبن مەسعود گرنگیەکی زۆریان بە ئیبن مەسعود دەدا حەدیثەکانیان لەبەر دەکرد و دەیانگۆتەوە و دەچوون تەئکیدیان دەکردەوە قوتابی ئیبن مەسعود لە کوفە دەچوە لای دایکمان عایشە حەدیثەکانی تەئکید دەکردەوە بەڵام ئەبوو دەردا لە شام قوتابیەکانی بەو شێوەیە خزمەتیان نەکرد کە شایانی ئەبوو دەردا ئەبێتن بۆیە تەماشا دەکەین لەو سێ شارە شامی تێدا نییە ئەی مسر کیباری سەحابەی تێدا بووە بەڵام بە بەردەوامی لەوێ نەبوو مەسەن ئێستا ئەنەسی کوڕی مالیک هەموو تەمەنی لە بەسرە بەڕێ کرد ئیبن مەسعود هەموو تەمەنی لە کوفە بەڕێ کرد ینی ئەوە نەوەی بێت سەفەری زۆر بووی و تەنەقولاتی زۆر بووی ئیلا لە کاتی حەج و ئەوانە ئەگەر هاتبێتن حەجیان کردبێ ئەو شوێنیان بەجێهێشت بێتن بۆیە دەین یەکەم شار لەو سێ شارە باسی مەدینە دەکەین ئەصحاب الئولوف باسمان کرد ئەوانەی زیاد لە 1000 حەدیثیان ڕیوایەت کردووە گوتمان 7 نەبوون 5 لەوانە لە مەدینە 5 لە مەدینەن بۆیە مەدینە منبعی عیلم بووە و سەرچاوەی عیلم بووە و سەحابەی گەورەی لێ بووە لەوانەش ئەبوو هورەیرە ئیبن عومەر دایکمان عایشە و جابر و ئەبوو سەعیدی خودری یەکەمینیان ئەبوو هورەیرە طبیعەتی ئەبوو هورەیرە جیاواز بوو لەگەڵ سەحابەکانی دیکە ئەوان مەسەن ئیبن عومەر جیاوازی بوو لەگەڵ ئەبوو هورەیرە ئیبن عومەر هەتا پرسیاری لێ نەکرد با فەرمودەی باز نەدەکرد بەڵام ئەبوو هورەیرە بە عەکسی ئەو مەجلیسی فەرمودەی دادەنا و لە ڕۆژانی جومعەش یعنی یەکێک زۆر سیقەی بەخۆی نەبێتن شتی ئەوها ناکاتن لە ڕۆژانی جومعە کیباری سەحابە داهاتن کە فەرمودەی باز دەکرد ئەگە غەڵەت بایە کەواتە زۆر سیقەی بەخۆی بووە نەک لە ڕۆژ جومعە مەکانەکەیشی شوێنێکی حەساسی هەڵدەبژار لای حوجرەی دایکمان عایشە لۆیە پێی دەگۆ یا ئوممە ئەیدایە چ دەری لە ئەو حەدیثانەی ئەمن باسم کرد وتی وڵای حەدیثەکان هەمووی تەواون بەڵام یەک ڕەخنەم لێت هەیە ئەوش ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەت مەجلیسی فەرمودەی دانەدەنا ئەوها دابنیشە و فەرمودە باز بکاتن وما كان يسرد مثل سردكم هذا بۆیە تەماشا دەکەین ئەبوو هورەیرە حەدیثی لۆ زۆر بووە یەک لەوانە عاملی زەمن کە لە 57 وفات دەکا دوو لەبەر ئەوەی لە شاری مەدینە بووە سێ زۆری حەز لێ بوو ئەو 3 ساڵی لە خزمەتی پێغەمبەر بوو یەک دقەی کاتیشی بە فیڕۆ نەداتن بەڵکو فەرمودە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەرگرێتن نەک هەڵ لە پێغەمبەری بەڵکو فەرمودەی لە ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر و ئیمامی عوثمان و عەلی و ئوبەی ئوسامە عایشە سەهلی ساعیدی لەوانەی هەموو حەدیث ڕیوایەت کردووە یعنی پێغەمبەری خوا اکتفای نەکردووە ئەو حەدیثانێک کە پێش لێی فەوتاوە چووە لە سەحابەکانی دیکەی وەرگرتووە
و هەروەها گرنگجێشی تایبەتی بە نەشری حەدیث دا وەکو ئەوەی تازە باسمان کرد کە مەجلیسی بۆ دەگرت و هەروەها بە ناو مەدینەش ڕاوە نەساوە لە خارجی مەدینەش حەدیثی نەشر کردووە لە دیمەشق لە کوفە لە بەحڕین کاتێک کە ئیمامی عومەر ناردی کردیە نوێنەری خۆی لەو شارانە جا یەشێک لە ڕەخنەکان کە لە ئەبوو هورەیرە دەگرن دەرێن ئیمامی عومەر لی ڕازی نەبووە لەو حەدیثانە ئیمامی عومەر لەسەر ماچێک کە والیەک ماچی منداڵەکەی خۆی ناکە عەزلی دەکاتن ئێستا برێن کەسێک لە فەرموودەی ئەبوو هورەیرە ڕازی نەبووە بیکاتە والی خۆیش و بینێرێ بۆ بەحرەین ئەوە لە ئیمامی عومەر دەوەشێتەوە ئەوەی کە ئەنگۆ شارەزانە لە ئیمامی عومەر و هەروە سیقەی زۆری بە حیفزی خۆی هەبوو لۆیە ئەو کاتە و ئەو شوێنەی هەڵبژاردبوو و سەحابە سیقەیان پێبوو سەحابە ثیقەیان پێبوو دایکمان عائیشە مەسەن بڕێک کە ڕەخنەی لە هەموو خەڵک دەگرت بەڵام لە ئەبوو هورەیرە ڕازی بووە گوتمان خاتر ئیمامی عومەری نەگرتووە ئەگە حەدیثەکانی ئەبوو هورەیرە کە لە لای حوجرەی خۆی و لە ڕۆژی جومعە غەڵەتی تێدوا بە ئایا شەرمی لێ دەکرد بڵێ ئەو حەدیثەت غەڵەتە نەخێر ڕەخنەی لە ئیمامی عومەر گرتبێت لە ئەبوو هورەیرەی ناگرێتن ابن عمر سأل يا أبا هريرة أنت كنت ألزمنا لرسول الله وأحفظنا لحديثه أتو زورتر لي إما ملازمي پیغمبرت وزياتر لي إما حديثي پیغمبرت لبر كردوا أبو أيوب أنصاري حديثي لا أبو هريرة جرى وقلت يعني أبو أيوب أنصاري أتو خالواني پیغمبري خوي كم زار هذا مالي إيوه دانش أتو إسد دي حديثي لأبو هريرة واتك قلت نعم أبو هريرة اختصاصي حديثة أمن أجا غلط كم بدريته بال أبو هريرة باشتر لو غلط كم بيدم بال پیغمبري خوا نا ما دام أبو هريرة أو اختصاصيتي أو دل أوم لبيغمبري خوا جو أمر ثقة من بأبو هريرة بحفظك بتقواك بجهدك لباري حديثه كواتا نا حديثك بدم بال أبو هريرة باشتر لو بيدم بال پیغمبري خوا بۆیە تەماشا دەکەین ابن عباس حەدیثی لێ ڕیوایەت کردووە ئەنەسی کوڕی مالک عەبدوڵای کوڕی عومەر ئەبوو سەعیدی خودری ئێستا مەسەڵەن کابرا دوو نامیلکەی خوێندیتەوە قسەی بە ئەبوو هورەیرە دەرێتن طبعا باشترین کتاب کە دیفاع لە ئەبوو هورەیرە کردبێتن باشترین کتاب لەو سەردەما دفاع عن أبي هريرة هي محمد أحمد الراشد کە ناوەکەی بخۆی ئەوە ناوە حرەکیەکەیتی ناوەکەی دیکەی عبد المنعم صالح العزي اشتشي أوها باشترين كتاب هم علماء أو سر أجر ده توي بتوايل أبو هريرة تابعي برو أو كتابه بخينه كردي شيء زور كز ردي أو أبو الريان عنده وكطلبي محمد عبدو ورشيد رضا أو أنا أبو كقصي زور ناشرين وبختاني زور بأبو هريرة دكاتن يشك لو أنا كبزوان ترين شيء والردي داوا أو محمد أحمد راشد أبو كتابه شيء علمي بقوته 28 صحابة حديثيا لا أبو هريرة جراوة وبصحابة وغير صحابة هاش صد كس لي رازين بلام جنزيك أور يجنا ملكي خين تودري أم لأبو هريرة رازينيما إيكاك أوان شار زاتر بوينا صحابة شار زاتر بو لو شتي كباسي كردويان أتو خالشتك تابعين اهتمامي تايبتيان بأبو هريرة ددا شهان تابعين يشك لو أنا سعيدي كرم مسيب كزاواي بوا كقوتمان دميدي باس ما كرخني لشيء قرتوا لابن عباس قرتوا وكابراشي زور رقب ولا قص سلطي سياسي لو سردم لقى أموية كان بس بيعتي نداوة خليفة كاني كركاني عبد المليشي كري مروان لويا لقرماشي وكو أورو لبروج ياندانايا بتنها دربي قتيشي أويان لبر كردوا بمو تبان شعرين أو جا آماده نبوه ليان داوه بقامسي لبروجه أو جا نفرق نازم قتاده شيء لا يداده سيتن بقائده كي دري بكن أو يدابسو سعيدي كوري مسيب دابسو با عندك بسياري ليبكم لو حالة ناري والله كاكا هاوش دميدي شيء بقولتي تازه 5 روج بو بياوكي وفاتي كردو نالي كاكا أمن إهانة كرايمو لبر روج وبقامسيان ليمدن بسياري حديثي ليكرو اللي ويش جوابي داداتوا كأوا بو سلطي سياسي لو سردما داينه هنا بيتن مصالحي دنيوي لسري تيكتو بيه آية آمادية أجر أبو هريرة غلطيك نكاتنو
ئیشاری نەکاتن لێشی ڕازی بووە سەعیدی کوڕی موسەیب. بۆیە تەماشا دەکەین تەسیرەکەی زۆر بووە لە ئەهلی مەدینە، لە تابعیەکانی ئەهلی مەدینە. یەکێک لەوانە ئەو سەعیدی کوڕی کە باسمان کرد، ابن المديني دەڵێتن کە شەیخی بوخاری دەڵێ لا يعلم في التابعين أحدا أوسع علما من ابن المسيب هو عندي أجل التابعين. أو شيء درستي كر أبو هريرة عالمش كدر كان ابن المسيب يفتي وأصحاب رسول الله أحياء. فتوى دا صحابة كاني بيغمبري خواه صلى الله عليه وسلم زيندوبون. مميزات سعيد كري مسيب كطلبي أبو هريرة بوا أنه كان طلابة للعلم، زور بشوين علم دا دقرا دليت إني كنت لأسير الأيام والليالي في طلب الحديث الواحد. لو يك حديث سندان شوان الروج رويشتم بو يك حديث مدز بكيتن. كان يحب نشر العلم والحديث فقد كان له حلقات للتعليم، ومنها أنه كان قوي الشخصية للغاية. شخصيته شي بهيزي هبوة لشخصية بهيزكي نقدي علمي زور هبوة لصحابة ولا تابعين وكو دميدي باسمان كر. دومينيان نقدي لسلطة سياسي قرتوا لشيشي لقى بنو أمية هبوة دوارينا كينو باسمان كر. أو قوة الشخصي سعيد كريم مسيب لو تسدرز بو لبر أوي عائدة على زيادة الثقة بأبي هريرة، چونك الثقة زوري بأبو هريرة هبو و لوي بدر كوتوك حديث كاني أو هموي لجيغاي خويتي. دوم أن السلطة السياسية لم تستطع التأثير في كثير من العلماء في تلك الحقبة. سلطة سياسية نيتواني تأثيري ليبكا بيكريتن يان أو يبكاتن بونو منا دليل روجشان عبد الملك كري مروان لخو هالدستيتن ديتا مدينة لشام را ديتا مدينة دليل برو تمشاك بزان محدثة كاني خومان شيل مزقوتن بسكرتيركي خوي دريتن بزماني أورو برو محدثة كاني خومان برو يكشان بانكا أيش سنة ومزقوتي كز نابينيتن بيعيشي بيري بتمن دبينه درس دليتوا أيش أو هايشي ليدكا دري بشينمكو على أساس أو سكرتيري جنابي خليفة ودبي أكثر أيش غاردا بدوي والله أو دروات مش هذاك أو هالزي خوي نازلته جارش أو هاي لدك هرنايتن دلي والله أو دبي توا ونبي يعني نبيني يعني سي دستن زيشي دلكاكا خليفة بانج دكا قوتي خليفة قوتي برو بانجي سعيدي كري مسيبك قوتي نا قوتي أي شيء قوتي برو بزانا محدثة كاني ما تشيل لنا ومزقوت برو بانجان كبا عندي حديث ما لو باسكا قوتي برو بي بري سعيدي كري مسيب دلي من محدثي أو نيم والله روي كابرات تناقة أول شيء قوتي والله ما أظن إلا أنه قد جن والله وهذا أو كابرات تواني الشيطة ديته ودلا كا لو كسدنا هنا لقى الأخوات دلا والله يك بياوي بيري بتمني تدا قوتي بربع عبد الملك كري مروان بري من محدثي أو نيم قوتي أو سعيدي كري مسيبة ليه قري أو ينارنا ما تلو خود توشي أو بياوي كذي تا أوانا تصور ذكري أوانا فرمودي باطل دروز بكن جياني خوان لسر أو دين دانا وإصابة قيامتي خوان تيقدن بوي فرمودي دروز كانوا أو بكن نك أوا حديثي دجراوك بدلي أوان نوتشكو يشك لو رخناني مستشرقة كان كديقرين ضلن أو حديثاني كالروايات كلا ولو سردما زوربي بو بالبشتي حكومة كاني أو سردما بوا سعيدي كري مسيب لكري سعدي كري أبي وقاص حديث يكذا بسيتن كدليس درباري إمام علي أنت مني بمنزلة هارون من موسى إلا أنه لا نبي بعدي أو حديثي الروايات ذكر بلام لسعدي كري أبي وقاص جل نبو سفري كر تا جيشت أو قوتي أو حديثم لكر جلبوا أتو أو حديثي دجريوا قوتي الراسته أمن أوم لبيغمبري خوا جلبوا بخوم دلي بخود جلبوا أو حديث لبيغمبري خوا دلي نصكتان لو بخين موا فأحببت أن أشافه بها سعدا فلقيت سعدا فحدثته بما حدثني عامر ككركيتي كري سعدا فقلت فقال أنا سمعته فقلت أنت سمعته تأكيد دكاته لي فوضع إصبعيه على أذنيه هرد دستي خوي لنا وهرد جي خوي ده فقال نعم وإلا فاستكتا بل من أو حديثا كدلي أنت مني بمنزلة هارون من موسى إلا أنه لا نبي من بعدي بخوم
لە پێغەمبەری خوام جێ بووە ئەگەر جێم لێ نەبووە ئەو دوو جێم کەڕ بێ ئەو دوو جێم لە دەست دەم ئەگەر ئەوم لە پێغەمبەری خوا جێ لێ نەبوو بێ ڕیوایەتی ئەو حەدیثەی دەکرد کە بە دڵی ئومەویەکان نەبوو لە مەدحی ئیمامی عەلی. طبعا بابەتەکە چییە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە چووە معرەکەی تەبوک ئیمامی عەلی کردە جێنشینی خۆی لەوێ، یعنی کردە ئەوەی مەدینە، ئەمیری مەدینە هەتا دەگەڕێتەوە. طبعا منافقەکان دیعایان بەڵاو کرد گوتیان ئەها دیارە ئەتوو لە شەڕی نازانم، دیارە ئەتوو ترسنۆکی و دیارە نازانم چ عیبات و لە ناو ژنان بی و نازانم چ ئەوانە. ئیمامی عەلی تەحملی نەکرد، بە شوێن پێغەمبەری خوا گوتی ئەم منیش دێم، گوتی ئەتوو لۆ دێ، گوتی کاکەم خەڵک قسەم لەسەر دەکات دەرێن ئەتوو لە ناو ژنان بەجێ هێشتێ پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو قسەی پێ گوتی أنت مني بمنزلة هارون من موسى أتو عينا كو موسى عليه السلام كروي هاروني لنا قومك بزيج أمش كدرم أتو بزيدلم ريزم لتناوا قصي منافقة كان توانية كدرين أتو لنا وجنان بزيج نا ريزي هارون لتنراوا بلام أو هيك لا نبي من بعدك. إمامي زهري دلي 4 من قريش وجدتهم بحورا للروي علم وتوارم بيني بحر بن لا علم، عروة ابن المسيب، أبو سلمة، عبيد الله. وولي القضاء والصحابة متوافر عفوا أو باسي أبو سلمة بن عبد الرحمن بن عوف كري عبد الرحمن كري عوفة كأي شيء يقول الطلبة كان أبو هريرة سنك سعيد كري مسيب قضاي ورنقرتوا كسيش كزور قرين بو أبو صالح السمان كقسيشي هي زور بقوة دوائل أوش دين وسري باسي دكين. طبعا أيورجع أو بابتم لشوينك باسكر قوتيان ما موسى باشا أجر كسيك منافقك تابعية شي مثلا برين لا بلا لايدا بل أو حديثين لأبو هريرة جاي لبو حديث جنبيتنا آية ناكريشتي وها جوابك أو قصي أبو صالح السمانة ضل ما أحد يحدث عن أبي هريرة إلا وأنا أعلم صادقا هو أم كاذبا. هر كسيك بلي عن أبي هريرة أم دزانم راز دكان دروي دكاتن لو چونك أحاديث أبو هريرة همو جمع كرديا استا يشك بي أجر راستيش بكاتن أجر حيثك الراسيش بي بلام لعلوم حديث خويندوتان بيدا قلت مخالفة الثقات. حديث الشاذ ما رواه الثقة مخالفا لمن هو أوثق منه قبولنا كريتن بحديث الشاذ لا قلم ندري حديث الشاذ يشك لبين شرطكاني حديثك تيدانية كواتا حديث ضعيف دبيتن منكرتي ما رواه ضعيف مخالفا لما رواه ثقة بلام شاذ حديثك كابراك سيقشا بلام ما دام مخالفة تدا حديثك قبول ناكري. دوم كاس كدوري هبو لنشر علم لمدينة عبد الله كري عمري كري خطاب ابن عمر مشهورة أويش دو طلبي قوري درس كرد يشك لو أنا سالمي كري يشيشكش نافعي خزمة كاري كبيدا وتري مولى ابن عمر. طبعا كيشة هي خلافة آية شهانية لشهانية باشتري عندك ضلين سالم لا نافع باشتري عندك ضلين نافع باشتري ضلين بيدان بوينا. طبعا نافع لسطو حفظه وفاتي كردوا إمام مالك كموطئي هي توانويتي بقاتا أو حديث كاني راستو خولي الروايات كبوية ضلين السلسلة الذهبية مالك عن نافع عن ابن عمر وكأنك تنظر إلى بيت رسول الله. إمامي مالك 224 حديثي أو هاي لموطأكي 224 حديث لا موطأكي خوي لمالك عن نافع عن ابن عمر. طبعا هر أوجنية صحابيش كاش أويش كاش هي چەندین نەفەریت کە مەسەن برین ڕاستەوخۆ تەنها پێدەگوترێت ثونائیات ئیمام مالک ئەویش موەطەئی هەیە کەواتە ئەو قسەیە ڕاست نییە کە دەڵێ ئەم کوو بڕوا بە حەدیثێک بکەم پاش 300 ساڵ نووسرایتەوە کاکە پاش 300 ساڵ نییە. و لە زوهریان پرسی گوتیان زوهری ئەتو لۆ حەدیثی لە نافع ڕیوایەت ناکەی لە سالمی ڕیوایەت دەکەی ئەمە واقعەکەی دەجێڕینەوە لەوانەیە بە دڵیشمان نەبێتن بەڵام تەماشای تابعی بکەن صغاری تابعین. طبعا زوهری پێی دەگوترێت صغاری تابعین چونکە ئەوەی کیباری صحابەی بینی بێتن پێی دەگوترێت کیباری تابعین ئەوەی صغاری صحابەی بینی بێت و ئەنەسی کوڕی مالیک و ئەوانە پێی دەگوترێت صغاری تابعین. زوهری یەکێک بووە لەوانەی صغاری صحابەی بینیوە. پێی دەڵێن کاکە ئەتو لۆ حەدیثی لە
سالمی ڕیوایەت دەکەی بەڵام لە نافعی ڕیوایەت ناکەی وا تێگەیشتن ئەتوو حەدیثی لە مەوالیان ڕیوایەت ناکەی دەڵێ کاکە ئەمێن حەدیثەکانی ئیبن عومەرم لە نافعی هەموو وەرگرت دوای چووم تەماشام کرد حەدیثەکانی سالم بەقووەترە لە هی نافع ئەو جەلۆی حەدیثەکان لە نافع ڕیوایەت ناکەم تەنها لە سالم ڕیوایەت دەکەم نافع چ دەڵێتن بە خەڵکەکەی دەوی ما ئەفعەلو بزوهرییکم ئایا من چ لەو زوهریین گۆ بکەم بەس وەرم پێم برێن چی لێ بکەم چی پێ برێم دێ حەدیث لە من ڕیوایەت دەکاتن دوای دەسی دەرێ سالم ئەو حەدیثەیەم لە نافعی جێلێ بووە ئەتوش لە بابت جێلێ بووە دەرێ دەرێ دوای دەچی حەدیثەکەی لە سالمی ڕیوایەت دەکات ئەمنی حەزف دەکاتن یەکاکە یەکەم جار لە منت جێلێ بووە بەڵام تەماشاکەن دەڵێ چووم هەرچی حەدیثەکانی نافع هەیە لە سالمی تاکید کردەوە بزانین ئەو حەدیثانە ڕاستنیانە بەڵام دوایی چ دەکا لە سالم ڕیوایەت دەکات لە نافع ڕیوایەت ناکات و نافعش پێی تووڕە دەبی بەڵام مەسەلەکە چییە لە سەردەمی تابعین حەدیث تاکید کرایتەوە ئەوجا وەرگیرایە دایکمان عائیشە سێ کەس هەبوونە پێ دەگوترێ النجباء من طلاب عائشة دویان یەکیان کوڕە خوشتی بوو یەکیانش کوڕە برای بوو قاسم کوڕی محەممەد کە کوڕی برای بوو و هەروەها عروەی کوڕی زوبێر کە کوڕی ئەسمائی خوشتی بوو ئەو دووە لەگەڵ کەسێکی دیکە بە ناوی عەمرە بنت عەبدوڕەحمان بن سەعد بن زورارە ئەو ئافرەتە یەکێک بووە لە دەتوانین بڵێن ئەسراری ئەو ئەحادیثانەی کە ئافرەت تەنها لۆ ئافرەتی باز دەکات دایکمان عائیشە هەر شتێک لە پێغەمبەری خوا فێر بوو بێ و شتی ئافرەتانە بوو بێ تەسلیمی ئەو عەمرەی کردووە یەکێک لەوانەیە لە ئافرەتانی کە تەسلیمی کردووە ئەو عەمرەیە بووە طبعا گەورەی دایکمان عائیشە هەر لە ڕووی عیلمەکەی نییە تەماشایکەن دایکمان عائیشە خەڵکی چێن دەرەیە مەککە بەڵام لە چێ دەژیتن لە مەدینە ئەو ئافرەتەی لە منداڵیەوە بەخێو کردووە ناوی عەمرەیە عەمرە بنت عەبدوڕەحمان بن سەعد بن زورارە یعنی ئەسعەد بن زورارە مامیتی ئەسعەد بن زورارە چێیە یەکێک بوو لەوانەی لەو 12 نەفەرێک کە پێغەمبەری خوا کردینە نەقیب کە زوو وەفات دەکاتن تەماشای پێغەمبەری خوا بکەن دێنە لای پێغەمبەر دەڵێن نەقیبەکەمان وەفاتی کرد نەقیبێشکەمان لۆ دابنێ یعنی دیارە ئەو نوقەبایانە ئەو 12 بە بەردەوامی نەقیب بوون ئەمە لەوانەیە وا تێگەیشت بووین تەواو هەر ئەوەندەی هەتا پێغەمبەری خوا هیجرەتی کردووە نە بەردەوام بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەنا نەقیبکم نەقیبتان لۆ دانانم ئەم دەمە نەقیبین بوو ئەم دێمە جێوی ئەدی دایکمان عایشە چی کردووە برای ئەو ئەسعەدی کوڕی زورارێش زوو وەفات دەکاتن نە عەفوەن کوڕی ئەو سعد برای ئەسعەدیە عەبدوڕەحمان وەفات دەکاتن طبعا ئەو عەمرەیە بە یەتیمی دەمێنێتەوە دایکمان عایشە بە خێوی دەکاتن لۆ ئەوەی کوم ئەهلی مەدینە فەزڵیان هەبووە لەسەر خەڵکی مەککە ئەویش دێ ڕەدی جەمیلەکەی دەداتەوە منداڵە یەتیمەکانیان بەخێو دەکاتن کەسی دەبێتە ئەو عالیمە گەورەیە ڕەخنە لە قازی مەدینە دەگرێتن غەڵەتەکانی لۆ چا دەکاتەوە ئەبوو بەکر بن حەزم کە کوڕی خوشتیتی ئەبوو بەکر بن حەزم کوڕی خوشتیتی و چیت کەش خوشتیتی هیشام بنت حارثة بن نعمان ئەوەش لە محاضرەی ڕابردوو باسمان کرد گوتی لە باسی خوتبە گوتی ما حفظت سورة قاف إلا من في رسول الله صلى الله عليه وسلم على المنبر سورة قافم لسر منبر لدوي پیغمبر خوا مبارك پیغمبر خوا صلى الله عليه وسلم لبر کرد کەواتە دایکمان عائشەش ئەو سێ نەفەرە حەدیثەکانی ئەوانیان ڕیوایەت کردووە ئەوانش چنە ئەو دوو نەفەرە یەکێکن لە فقهائی سەبعە هەیە لە تابعەکان کە سعیدی کوڕی مسەیەب عوڕوە قاسم خارجە ئەبا بەکر بن عەبدوڕەحمان سولەیمان بن یەسار عبيد الله بن عبد الله بن عتبة بن مسعود أو أنا بيان دكتور الفقهاء السبعة دوانيا طلبي دايكمان عائشة بن يشانش طلبي أبو هريرة بك سعيد كريم مسيب تقريبا خلاص بوزا سيساعد قيد ديني تواب وقتك والله تقريبا أمان لو أنا بشدة دقم ما بيتن
تەواوی بکەین ئەگە 10 دقەم دەدەنێ ئەمن لەوانەیە بە 10 دقەی تەواو بکەم باشە ئەوش بە سەریعی باشە دێین گوتمان ئەسحابی ئولوف چەند بوون 5 بوون ئەوە سێمان باس کرد جابر کوڕی عەبدوڵڵا لەگەر ئەبوو سەعیدی خودری ئەوە باز ناکەین دێین ئەسەر مەدرسەی کوفە طبعا ئیمامی مالک کو گەیشتە حەدیسەکانی دایکمان عایشە لە ڕێی زوهری و هیشامەوە هیشام کوڕی عوروەیە عوروە لە دایکمان عایشە ئەو جارە لە ڕێیشکەوە لە یحیا و ئەبوو بەکر لە عەمرە ئەبوو بەکر بن حەزم گوتمان قازی مەدینە بوو ئەو حەدیسی لە پلچی خۆی وەرگرتیە دایتێ چێ دایتە ئیمامی مالک ئەو جار لە کوڕی ئیمامی مالک دوای دێن باسن لە کوڕی ئەو بەکرەی دەپرسیتن دەڵێ ئەرێ حەدیسەکانی بابەت لە هات ئەوەی کە عومەری کوڕی عەبدولعەزیز نامەی لۆ ناردبوو دەڵێ قەد ضاعت کە بە ئەمری ئەو نووسرا بوو و هەروە لە سەرێکی کەش لە ڕێی قاسمەوە کە موەطەئەکەی خۆی مەسەن برین حەدیسەکانی نووسیوەتەوە یحیای دیسان لەگەر زوهری لەگەر ئەبی الزیناد ئەوانە لە قاسم و ڕیواتیان کرد ئەویش لە دایکمان عایشە کەواتە ئەو سێ تەڵەبەیە حەدیسەکانیان بە تەڵەبەکانی خۆیان گوتووە ئیمامی مالیک لەوانی وەرگرتووە باشە ئەوجە لە هەندێک طریقی هەیە ڕاستەوخۆیە کە ئەوانەی درەنگ وەفاتیان کردووە هەندێک شەیە سیغاری تابعین کەوتۆتە نێوانیان لە کوفە باسی عەبدوڵای کوڕی مەسعود دەکەین نەفەریت کەمان هەیە ئیمامی عەلیمان هەیە ئیمامی عەلی دەپرسن لە تابعەکان دەڵێن لۆ حەدیسان لە ئیمامی عەلی ڕوایەت نەکردویان لە تەڵەبەکانی ئیمامی عەلی دەڵێن درۆی زۆر بەدەو کراوە ئەوانەی کە حەدیسیان ڕاست لە ئیمامی عەلی وەرگرتووە تەڵەبەکانی هەر ئیبن مەسعودن لەگەڵ ئیبن ئەبی لەیلایەکمان هەیە لەگە کوڕەکانی خۆی ئەوانە ئەوەکانی دیکە ئیبن عەباس کتابێکی بۆ نوێرەوەی ئیمامی عەلی دەرێ ئەگە ئەوەی ئیمامی عەلی بێ ئەو قسانەی کردبێ فەقەد ضەل دەڵێ ئەی علم ئەفسەدوا ئەو ئیمامی عەلیە نازدارە ئەو عالیمە گەورەیە چیان لە عیلمەکەی کردووە ئەوەندەی کە شیعەکان مەسەن برێن بە درۆ شتیان دابووە پاڵی بۆیە ئەوانەی کە لە ئیمامی عەلی حەدیسیان ڕیوایەت کردووە ڕازگۆیەکان کەمن کەواتە عەبدوڵای کوڕی مەسعود كانت تلامذته لا يفضلون عليه أحدا من الصحابة باشا بۆیە ئەویش جیلێکی دروست کرد عەبدوڵای کوڕی مەسعود عەبدوڵای کوڕی مەسعود لە پێش ئیمامی عومەریش مسلمان بووە و قسەکانی مەشهورن کە چەند شارەزای قورئانیش بووە و ئەو حەدیسەی کە دەربارەی قورئان دەڵێ ئاەتێک لە هەر شوێنێک نازڵ بێ دەزانم لە چەند دەرنازڵ بووە سەبەبەکەی چ بووە تەڵەبەکانی عەلقەمە کە کەسێک هەیە بە ناوی قابوس دەڵێ قابوس بن ئەبی ضبیان دەڵێ قلت لأبي لأي شيء كنت تدع الصحابة وتأتي علقمة لو واز لصحابة دهنا ودتوي لعلقمة بسيارة ذكر علقمة طلبي ابن مسعود دالي أدركت ناسا من أصحاب رسول الله وهم يسألون علقمة ويستفتونه كورا أم الصحابة مديتي وبسياري العلقمة يكرديا إيكو أمن نسم بسياري لنكم وكان طلبته يسألون ويتفقهون به والصحابة متوافرون وعن أبي هذيل قال سألت إبراهيم عن علقمة والأسود أيهما أفضل قال علقمة ومن طلابي الشعبي وعمرو بن ميمون وقد لازماه مدة كثيرة شعبي دليت أقمت مع علقمة بمروة 2 2 صال لقريب وما عمرو بن ميمون دليت كنت خبازا لعلقمة 10 سنين في الحضر يعني 20 صال دصال أوي بويما نانواي بويما خزمتي مكردية يشكل طلبكاني ابن مسعود أسودي كر يزيدي نخعي أو شهر كر براي علقمية وهروها مسروق بن الأجدع ابن المديني كشيخ بخاري ما أقدم على مسروق أحدا من أصحاب عبد الله كس بيشنا خملة بيش مسروق دل برأي من لا بيش هميانة طبعا باش دي رأسك كردن باش زانيني تسن غلط يعني هي وكان من المخضرمين الذين أسلموا في حياة النبي لسردمي پیغمبر خدا صلی الله علیه و مسلمان و بلام با پیغمبر خدا نگیشتوا باش وفاتی بويت طلبي ابن مسعود وهروها يشج كالشقيق بن سلمة هؤلاء أخذ إبراهيم النخعي وعامر الشعبي أو مجموعة طلبية إبراهيم النخعي وعامر الشعبي حديثيان اللي ورقتنا أوانش دانا أعمش إجداء سفياني ثوري شعبي بن حجاج
ئەوانیش علومەکانی وانیان تەدوین کرد کە لە فەسڵی سێیەم باسی ئەو نەفەرانە دەکرێتن. دێینە سەر مەدرسەی سێیەم کە گوتمان دوو لە سەرسەی فەرموودەکان لەو سێ مەدرسەیە بووە. لێرەش بەس باسی ئەنەسی کوڕی مالیک دەکەین. لە شاری بەسرە لە چواردەی هیجری دروست کراوە، کوفە لە حەفدە بوو. ئیمامی عومەر مەجموعە نەفەرێکی باشی لۆ ناردنیشک لەوانە ئەبوو موسای ئەشعەری و ئەنەسی کوڕی مالیک و عیمڕانی کوڕی حوسەین و وەسیەتیشی کرد، گوتی ئەبوو موسای ئەشعەری ئەگەر من وەفاتیشم کرد 4 ساڵ ئەمارەتی لۆ نوێکەنەوە لە ئەوەی، چونکە دەورێکی باڵای هەبوو لە فتوحات. بۆیە تەمەشا دەکەن ئەبوو موسای ئەشعەری بە عالیمی بەسرە کەچی زۆر لە بەسرە ژیاوە، چەند ساڵ لە بەسرە ژیاوە، نزیکەی 12 ساڵ، بەڵام بە عالیمی کوفە مەشهورە. بۆ چونکە لەوێ خەریکی جیهاد بووە، بەڵام کە چووە کوفە وازی لە ئەمارەت و ئەوە هینا لەوێ خەریکی عیلم بوو. ئەنەسی کوڕی مالیک باشترین تەڵەبەی کێیە؟ زوهریە. نەفەرێک ڕیسالەی ماستێریان دکتۆرە لەسەر زوهری دەنووسێتن، دەڵێ تەماشا دەکەم حەدیسەکانی زوهری زۆر بەقوەترین حەدیثن مەسەن برین، لۆیە پێی دەگوترێ ئەثبەت ئەصحابه هی ئەنەسی کوڕی مالیک الزوهری ثم قتادة ثم ثابت. لە ساڵی 92 کە بەخۆی لە 93 وەفات دەکاتن، ساڵی 92 پێی دەگاتن، یعنی کەواتە هەرچی عیلم و شتی هەیە لە ئاخری لە ماوەی مانجێک لێ وەرگرتووە. کەینێ ئەو کاتە کە دەچێتە لای وەلید شکایەت بکاتن لە حەجاجی کوڕی یوسوفی ثەقەفی کە کابرایەکی زاڵم و زوڵم دەکا و تۆزێک نەسیحەتی بکە و بڕێک باش بێتن، لەوێ زوهری دەیبینێتن و حەدیسەکانی لێ وەردەگرێ. بۆیە دەبێت یەکێک لە باشترین تەڵەبەکانی. قەتادەمان هەیە کە قەتادە یەکێکە لە تەڵەبە هەرە زیرەکەکانی ئەنەسی کوڕی مالیک. طبعا دەبێتە تەڵەبەی سەعیدی کوڕی موسەیەبیش، ماوەیەک دەچێ سەردانی سەعیدی کوڕی موسەیەب دەکاتن، ئەو قەتادەیە 8 ڕۆژ لە خزمەتی دەبێتن. چی پێ دەڵێ؟ دەڵێ ئیرتەحل یا ئەعما فقط ئەنزەفتەنی. سەعیدی کوڕی موسەیەب دەڵێ ئەی ئەعما، کاکە بڕۆ وازم لێ بینێ، وەڵڵاهی هەرچی عیلم هەیە هیچ لێ نەهێشتم، هەموو لێ بردم. دەڵێ ما ئەتانی عێراقی ئەحفەظ من قەتادە. ئەوجا دەڵێ پرسیاری لێ دەکرد، ئەو جوابی دەداوە. دەڵێ ڕۆژیان لێی پرسی، گوتی کاکە تۆ چەند ڕۆژە پرسیار لە من دەکەی؟ ئەمش جواب دەمەوە، هەمووت لەبەرە؟ دەڵێ پێی گوتی لە فلانە ڕۆژێ ئەو پرسیارم لێ کردی، ئەو هات جواب داوە، دوای ئەو پرسیارم لێ کردی، ئەوها هەموو پرسیارەکانی پێگوت و جوابەکانیش داوە. ئەوجا گوتی ما كنت أظن أن الله خلق مثلك، والله نەمدەزانی خوای گەورە نەفەری ئەوها حافظی بەقوەتی وەشی تۆی دروست کردی بێتن، هەتا تۆم نەبینی نەمزانی کە حافظی وەکو تۆ هەیە، کە خوای گەورە دروستی کردی بێتن. بۆیە کانە ئەحفەظ ئەهلی البەسرە. بۆیە فترەیەک قەتادە حەدیسەکانی خۆی مەسەن دەیگۆ قال الرسول الله صلى الله عليه وسلم، ئیسنادی حەدیسەکانی نەدەکرد. ئەو شتە لۆ باز دەکەین، ئێستا جەدوایەکەی تان پێ دەرێم. دوایی دەڵێ کە کەسێک هات بە ناوی حەماد بن ئەبی سولەیمان هاتە بەسرە، طبعا ئەوە شەیخی ئیمامی ئەبوو حەنیفەیە. دەڵێ کە هات دەیگۆ حەدەثەنا ئیبراهیم حەدەثەنا فلان حەدەثەنا فلان. دوای ئەوە قەتادەش دەستی کرد گوتی حەدەثەنا فلان حەدەثەنا فلان، مناوی شەیخەکانی خۆی گوت. ئێستا مستەشریقەکان دەڵێن کاکە پێشتر سەنەد نەبووە، دوای لە قەرنی سێ سەنەدەکان دروست کران، بەڵام ئێستا ئەو لۆمان بەدەر دەکەوێت سەنەدەکە هەبووە بەڵام نەیگوتیە، پێی زەڕور نەبووە برێتن، بەڵام کە زانی بووە عادەت خەڵک هەمووی دەرێ فیتنە پێیا بوو، ئەویش هەستا سەنەدەکانی خۆی گوت. دين سر مبحثي دوام مظاهر الطبيعية في انتقال الحديث من الصحابة إلى التابعين. شون بطبيعيات حديث لصحابة جيش تابعية كان يكم كثرة الرواية في مدينة دون غيرها. جاري مدينة معنى أو شارع حديث زور الرواية كرا باس أجر حديث درس كرابي لقرني سي شون أوان زانيان أو حديثانا بس بدنا بال أو سي شارع ندنا بال شارع كاينك طبيعيتي أو سي شارع كأواني تشوبون وطلبي باشي ليبو بو سبب أو حديث زور لي الروايات بكريتن أجرنا أو كسا أجر وبا كودي زاني أو اشتبكاتن. طبيعية كثرة الرواية بحسب همة التابعين ونشاطهم. جاري وهي تابعية كالنشاطي زور بوا صحابة كيت عيبين بوا أبو درداء لا شام هيت شيء نبوا بلام طلبكاني أو همتيان نبوا وكو همتي طلبكاني ابن مسعود بوية تماشاهدة كين لشام لبداية
شێوەی کوفە نەبوونە. خاڵێکی دیکە طبيعية السمات الشخصية للصحابة الذين أسسوا لهذه المدارس. ئەوانەی کە ئەو مەدارسانیان ئەو سێ مەدرسەیان دروست کرد، طبيعية مثلا أبو هريرة دروستی کردووە، ملازمەی زۆر بووە لەگەڵ پێغەمبەر. دایکمان عائشە لە منداڵیەوە لە خزمەت پێغەمبەری خوا بووە. ئیبن مەسعود لە پێش ئیمامی عومەر مسلمان بووە. مثلا ئەنەسی کوڕی مالک 10 ساڵ لە خزمەتی پێغەمبەری خوا بووە. ئەوانە هەمووی عواملی خۆیان هەبووە کە حديث زور لوانه الروايات بكريتن. طبيعية العلاقات الاجتماعية والعلمية في تلك الحقبة. علاقات اجتماعية لو كانت دوري هو مثلا أبو هريرة سعيد كري مسيب زاوايتي يعني طبيعية زورتين حديث مثلا سعيد كري مسيب حديث روايات كبوت زاوايتي وآسانة بسيت مال يعني وش كرشوان ويا دايك من عائشة شيء زور لخدمتي دبي عروة وقاسم وعمرة كباس ما كرت ابن عمر شيء زور لخدمتي بكركي سالم مولاكي نافع كواتا أوانا هموي هندك شهر هبوة تدليسي هبوة هندك شهر هبوة تدليسي نبوة أو بسريع أثر المدارس في بلاد أخرى مدينة تأثيري ل مثلا بري أندلسيا كانوا أفريقيا كان ذكر مثلا تماشا كان موطئ إمام مالك لكن در الروايات ذكرتن لأندلس يحيى كر يحيى الليثي هم موطئ لبلد مدينة لآخر 8 إمام مالك دي سان موطئ له أو دكاتن تأكيد دكاتوا بلا موطئ شي لبرا لا ما مصطاي خوي لأندلس لبري كردوا أو ذا مثلا برين أهل كوفة تأثيريا لخراسان يكان هبوا لا كوتاي بابات باسي النقد النقدي أو سردما شون بوا نقد هبوا وتابعية كان مثلا برين نقد يان قرتوا وحديثا أو هبا آساني قبول نكردوا بون منقصكي أبو صالح السمان قوت مان دين وسري ضل ما أحد يحدث عن أبي هريرة إلا وأنا أعلم صادقا أو كاذبا أقل يشيك دايب كاتب لأبو هريرة دزانم أو حديث أبو هريرة يعني أويك دو تماشى أو بابا تبكن ابن المديني شيخي بخاري دلته كاتك باسي طلب كان أبو هريرة دكاتن دل أصحابي أبو هريرة أقوياء أو أنا أو ششك سنة سعيد كرم مسيب أبو سلمي لقال أعراج أبو صالح السمان محمد بن سيرين وطاوس ثم تعرض إلى أحد طلاب أبو هريرة وقارن رواياته برواياتهم فقال وكان همام بن منبه يشبه حديثهم إلا أحرفا دري أو شش حديثا هم وكو يكبو مثلا ثم تلاي مثلا سعيد كرم مسيب حديث كان أبو هريرة ملي ورقرتيا تواوي شينيا أبو صالح السمان هموي عينا أيش وكويا أو هرششيان موافقا الكاتدرين عن أبي هريرة بلام كسيك مان هي همام تن غلطي شي هي يعني غلطي زورنيا تن غلطي شي هي دليلوه أو لمستوى وانية كواتا أي آية كسيك دتواني بلي عن أبو هريرة وحديث أبو هريرة نبي كاكا هي همامي كشف كراكات هندي غلطي يسيري هي يعني لحفظ مثلا برير ناوي مثلا كلمة شبه معناه وقوتي يعني اشتيك بوا زاندراوا دوام يضاف إلى ذلك أن جل هؤلاء التابعين وإن أكثر من ملازمة الصحابين بعينه وأحسنوا الأخذ عنه فإنهم لم يقتصروا في التلقي عليه عادة أو تابعيانا خوتنها ليك صحابان ورنك درين طلبة كان ابن مسعود مسروق لكوفة دسيت لا يدايك من عائشة أصلا حديث يشي بيدري كبكس كسينة قوتوا مسألة دواء عبد الله كري زبير دريت المسألة بناء كعبة كذا لولا أن قومك حديث عهد لهدمت الكعبة وبنيتها على قواعد إبراهيم عبد الله كري زبير لما مسروق أو حديث جيل دبيتن كدايك من عائشة تنها بيبي قوتيا يعني أوانت سوين حديث كاني بيغمبريان مثلا كلوي لكوفة لابن مسعود جلبوا هاتي تم مدينة لكاتي أو تأكيدي كردوتوا كواتا دو عالمي قورا لسردمي تابعين نقديان هبوا إبراهيم نخعي محمد كري سيرين يشان لكوفة بوا يشان لبصر بوا بكورتي قول كانيان مثلا برين ابن سيرين درس إن هذا العلم دين فانظروا عمن تأخذونه وذكر عند محمد بن سيرين حديثا عن أبي قلابة فقال لا يتهم أبو قلابة ولكن عمن أخذه أبو قلابة أما قليما لأبو قلابة أو حديث نيا أنقو درين عن أبو قلابة بزان أبو قلابة لشيء ورقتي لو أنا فعل أبو قلابة كرابيتين علي كري مديني دليتين كان ابن سيرين ممن ينظر في الحديث ويفتش عن الإسناد بويا رخنا لراوي قرتوا لهم كسيشان ورنا قرتوا
إبراهيم النخعي دەڵێ كنا إذا أردنا أن نأخذ عن شيخ سألناه عن ومدخله ومخرجه لە منافق حديث وەردەگیرێ ئێستا دەڵێن سەحابە لەوانەیە منافق بێ ئەمە حدیثمان وەرگرت نەمانزانی بێ ئەوە تابعی دەڵێ دەمانپرسی مدخله مخرجه مشربه ملبسه فإن كان على استواء أخذنا منه وإلا لم نأته إياكم والمغيرة بن سعيد وأبا عبد الرحيم فإنهما كذابان حديث لو دوانا ورمقرنا وانا درو دكن كوتا ورقة كوتا دقيقة المظهر الثالث نقد الحديث إبراهيم نخعي طلبكان أعمش لي دجرت لي إبراهيم كان صيرفيا في الحديث فكنت إذا سمعت الحديث من بعض أصحابنا أتيته فعرضته عليه صيرفي يعني بيشان ديناري جيد وديناري رديء هبو دينار كطبع كراوة دينار قديم كان قيمتي كم تربو ها بويا مسألة الربا أو أنا هاتا قوري أو أنا نابي إلا صر بسر دبي بيك قوريتن أو زاد الله إبراهيم نخعي وكو صيرفي وابو كدينار الدبر دلي ديزاني أو دينار باشكا يان خرابكا يصدر دولاري تزوير ودولاري حقيقي ما نازين لو أنا بماندني فيرمان لي بكري بلام أواني لدولار إجدا كان هر تماشاي كان دزانه إبراهيم نخعي دلي صيرفي بو هر تماشاي كر بديزاني وحديثه يان حديث نيا خالي كوتاي إبراهيم نخعي دلي إذا حدثتني فحدثني عن أبي زرعة البجلي نك أبي زرعة رازي دري أجا حديث لو من جرا ولا أبو زرعي لو من جرا فإنه حدثني بحديث حديث شلو روايات كدم ثم سألته بعد سنة فما خرم منها حرفا فأرصالك أو حديث أملي برسيوا يكحر في نزيات كر نكم كر كواتا أو هؤلاء آبائي فجئني بمثلهم أو حديث من لو أنا ورق أو أنا ما مستوي منا أو أنا جوري منا أو أنا حديث يان بشبكي بلاو كردوتا وبويا دزكردني حديثي موضوع لنا وأوانا زور زحمة أستمع وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.